کاتێک بە مەلەرزەکەی ساڵی ڕابردوو ڕوویدا، ئالیە شێخ دبس هەروە منداڵەکانی لە ماڵەکە فڕێدایە دەرەوە. کاتێک پلەکانەکان ڕووخان و دیوارەکان درزیان تیاکەوت. کەسانی تر نەیانتوانیەوە بە خێرایی بێنە دەرەوە و خەڵکی ناوچەکەش دەڵێن پێش مردنیان چەند ڕۆژێک لە ژێر زەویەوە گوێیان لە هاوارەکانیان بوو. خێزانە بچووکەکەی دبس ڕزگاریان بوو وە گواسیانەوە ژێردەواریەک. هەروەها زۆر کەسی دیکەی ئەم ناوچەیە کە زۆر و دانیشتوانەکەی بەهۆی شەڕەوە ئاوارە بوون. ئێمە نابێت بچینە ناو ماڵەکەوە چونکە لەوانەیە بڕوخێت، بەڵام ئێمە لەوێ دادەنیشین سەرڕای مەترسی کاتێک دەوارەکە پڕ لە ئاوە. خێزانەکانی تر لە ناوچەکە ئەوەندە بەختیان نەبوو. کوڕەکەمم لە دەستدا چونکە من و منداڵەکانم لە ژێر دار و پەردوودا بوون. منداڵیشان دەرهێنا، پاشان من و کوڕە بچووکەکەم و وەتا ئێوارە نەیانتوانی کوڕەکەی دیکەم دەربهێنن و تا گەیشتینە لای تازە مردبوو. بۆ مەلەرزە کارەسات بارەکانی ساڵی ڕابردوو لە تورکیاوە دەستی پێکرد کە فەرەتر لە 50,000 کەسی کوشت. بەڵام کارەساتەکە هەروەوە بەرەو سووریە تەشەنەیسەن کە لێرە نزیکەی 6,000 کەس بەهۆی بۆ مەلەرزەکەوە گیانیان لەدەستدا. کاربەدەستانی تەندروستی دەڵێن دوای ساڵێک کاریگەریەکانی دوایی بوومە لەرزەکە هێشتا ئەو توانە سنووردارێک کە هەیانە بۆ چاودێریکردنی نەخۆشەکان یان بریدارەکان کەمتر دەکاتەوە. بەداخەوە دوای بوومە لەرزەکە زۆرێک لە دامەزراوە تەندروستیەکان زیانیان بەرکەوت. ژمارەیەکی زۆر لە کارمەندانی پزیشکیمان لە هەموو ئاستەکاندا لەدەستدا، لەوانە پزیشک، پەرستار و کارمەندانی کارگێڕی. پێداویستە سەرەتاییەکان وەک تەختی خەو و هەروەها کەرەستەی پزیشکی کەمیان هەیە و لە ماوەی ساڵی ڕابردوودا هەموو جۆرە هاوکاری مرویەکان بۆ ناوچەکە بە توندی بڕاوە. خەڵکی ناوچەکە دەڵێن زۆرێک لەو کەسانەی کە بە یارمەتی خۆراک دەژیان ئێستا بەرسیانە. کاتێک بوومە لەرزەکە بۆ یەکەمین جار ڕوویدا یارمەتی خۆراک و سابوون و شتی ترمان وەرگرت. جلوبەرگیان پێداین چونکە ماڵەکانمان بەبێ هیچ شتێک بەجێهێشت، بەتانیشیان پێداین. بەڵام ئێستا هیچ نەماوە. ئەم یارمەتیە تەنها لە سەرەتای سەردەمی بوومە لەرزەکەدا بوو، ئێستا هیچ شتێک نییە. ئەو دەڵێت ئێستا یارمەتی خۆراک ئەگەریش بێت ناوبەناو دێت.